سڵاتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دروستکردنی هێزێکی نیزامی نیشتیمانی بە پێی پێوەرە نێودەوڵەتەکان هەر لە سەرەتای کابینێم خواستی هەموو لایەنە سیاسەکان و بە تایبەتی حکوومەتی هەرێم و لایەنەکان بووە بە شێوەیەکی گشتی لە دوای تێپەڕبوونی ئەم ماوەیە چی کراوە بۆ یەخستنەوە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگا. ئەو نیەتە باشە جددی کە لە سەرەتای کابینەکەەوە هەبوو تا چەند توانی قۆناغی باش بڕە لە یەکگرتنەوەی ئەم هێزانە. ئەوەی کە زانیاری بێتاکو ئێستا 16 لیوە خراونەتە سەر وەزارەتی پێشمەرگا، ئەوەی کە ماوە بۆ نەخراوەتە سەر ئەم وەزارەتە کێشە و گرفتەکان لەمپارەکان چین، مەترسیەکانی یەک نەگرتنەوەی یەکەی هەفتە چیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان، کێ دەبێ ئەم کارە بکات بۆ کۆدەنگێکی باش نییە سەبارەت بەم بابەتە. حتمما یەکێک لە مەرجەکانی هاوپەیمانان بۆ ئیدامەدان بە هاوکاریەکان بۆ هێزەکانی پێشمەرگا کە چەندی وایەک لەلایەن ئەمریکاوە پرچەک دەکرێت و ماگانە موچان بۆ ڕەوانە دەکات. ئەوەیە کە دەبێت ئەم هێزانە یەک بگرێتەوە. لە ماوەی ڕابردوودا چەند جارێکیش ئەم بابەتیان گەیاندوێتە بەرپرسانی باڵای وەزارەتی پێشمەرگا. دوای ئەپدەیت زانیاری لەسەر ئەم پرۆسەیە چییە؟ هەموو ئەمانە دەکەماتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک ڕزگار محەممەد نەگڕایی، بڕادەری لیژنەی پێشمەرگە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. کاک ڕزگار سپاس بۆم دەرفەتە، بەخێر بیت. سپاس بۆ جەنابتان، سڵاو بۆ بیسەر و بینەری کەناڵی سلێمانی و سپاس بۆ دەرفەتە بۆ ستافی بەرنامەکەتان. کاک ڕزگار، بابەتی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگا چەند ساڵێکە باس دەکرێت. دەمەوێت هەرچەند خولی پێنجەمی پەرلەمان تەواو بووە، حتمما بە تەواوبوونی ئەم خولە کارەکانی ئەوە ژۆک و تەواوی لیژنەکانی پەرلەمان کۆتایی پێدێت، بەڵام حتمما هەر دوور نزیک ئاکاداری ئەم بابەتەن. دەمەوێت دوایین ئەپدەیت، دوایین زانیاری لەسەر یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە چییە بۆ ئەم پرۆسەیە لە سەرەتاوە بە شێوەیەکی خێرا بەڕێوە دەچوت، بەڵام ئەم دوایانەدا جۆرەگە جۆرەکان خاوی پێوە دیارە. بەڵێ، سەرەتا سڵاو بۆ هێزەکانی پێشمەرگا. هیوادارین لەوە زیاتر ئەم ناکۆکیی کە هەیە لە بین لایەنەکانەوە بتوانن لایەنەکان یەک بگرن و بتوانن هێزێکی نیشتیمانی پێگوێنن. ئێمە تەبعاً وەکو جەناب ئیشارەت پێدا لە سەرەتاوە کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا و کابینەی نوێم دامەزرا و هەوڵێک و با بڵێن عەجەلەیەک کرا، ینی چۆنەڵێ لەوەی کە نێتێکی باشە بوو بۆ ئەوەی کە بتوانین هێزەکان یەک بخرێنەوە. ئێمە ئومێدمان پێی بوو، یعنی زۆر دڵخۆش بووین بەوەی کە ئەم بەرەو پێشوونە هەیە، بەڵام وردە وردە بینیمان خاو بووە. ینی ئەم خاوبوونەوەیش دیار و ینی لە ڕاستیە خۆی یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگەوە ئەو هێزانەی کە لە دەرۆی کابینەی ئەفو ینی لە دەرەوە هێکەلی وەزارەتی پێشمەرگەن ئەمە ڕوون ئەم هێزانە هێزەکانی هەفتا هێزەکانی هەشتا ئەمە ینی خۆی لە ڕاستیە ئەمە پێویستی بە بڕیارێکی حزبی لەسەر ئاستێکی باڵا هەیە. ینی ئەم بڕیارە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانن بڕیار بن بۆی ئەم هێزانە یەک بخەنەوە. لەو فترێشە ئێمە دڵخۆش بووین بۆی کە بارەگای بەڕێز بارزانی بڕیارێکی دەرکرد کە هێزەکانی هەشتا ئەوە ڕازیە بن بەوەی کە بە زووترین کات بخرێتە سەر کابینەی بخرێتە سەر هەیکەلەی وەزارەتی پێشمەرگە و ئەم نیەتە ئێمە بە باشمان باش ینی و کاتێک لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە لیژنەی پێشمەرگە زۆر بە باشمان زانی، بەڵام بینیمان ینی لە ڕاستیە شتەکان وەکو پێویست نهاتە پێش. بینی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئاڵۆز بوو کە ئاڵۆز بوو ئەم هێزانەوە خۆی ماوە کە ماوە لە ڕاستیە ئەمەشە بووە مەترسیە کە ئەم هێزانە یەک ناگرنەوە. دوای ئەم ناکۆکیە وردە وردە شۆڕ بووە بە ناو وەزارەتیش، لە ناو با بڵێن دیوانی وەزارەت، هەتا وای لێ هات ئەوە بوو یەکێتی بڕیاریدا کە وەزیرەکەی بگۆڕێت، دوایەوە وەزیرەکە بۆ ماوەیەکی زۆر دەوامی نەکرد. کاک ڕزگار تخوا لێرە ینی پرسیارێک
ئەم ناکۆکەی کە ڕوویدا لە نێو وەزارەتی پێشمەرگە بە دیاریکراوی لەسەر چی بوو؟ لەسەر ئەو بوو کە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە یەکەی هەفتا وەشتاوەکو پێویست نییە یاخود بابەتەکە بابەتێکی دیکە بوو؟ ئێمە بە بابەتێکی ترمان ئەزانی ینی وەک خۆمان بەرەوەی ئەوەی کە ئێمە وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە سەردانی وەزارەتمانە کرد لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە لەگەڵ ئستافی وەزارەت کۆبوونەوەمانە کرد. وەزیری پێشمەرگە نیەتێکی زۆر باشی بوو، ینی بە حەقات ئینسان ئەکرێ بە ویژدان و باسی ئەو هەوڵانە بکات کە وەزیری پێشمەرگە حەزیە کرد ئێوە ئەم هێزانە بێنە سەر وەزارەتی پێشمەرگە. ئەوەیشە ینی ئایا ینی با بڵێن کە ئەبینیت بخۆ هەمومان نەزانین کە ئەم بەشداربوونەی لەسەر ئاسی سێلایەن کە حکوومەتیان پێکێنەوە و کاک شۆڕشی بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستان و دوای ئەوە لەپڕ ئەوە بوو بڕیاریاندا کە کاک شۆڕش لابرێت. ئەو بۆ فترەیەکی زۆر کاک شۆڕش دەوامی دەکرد. ئەمجا لێرە ئەو نیتر ئاڵۆزیەکان دروست بوو لە ناو دیوانی وەزارەتە، ینی هەتا وای لێ هات کەوا ئەوراقی یەکتری نەخوێنەوە بڕیاری لەم بەشە کە مەسوولی بەشێک هەیە ئەمری ئەفسەرانە ئەمە ئیدارەی ئەفسەرانە ئەمە چییە، ینی لێۆ ئەوراقێک بچێ ئەو جوابی وەڵام نەداتەوە. ینی ئەمە وای لێ هات بەداخەوە کە ئێمە چاوەڕانیەوەمانەکرد، ئێمە چاوەڕانمانە کرد ئەم هێزانی لە دەروی وەزارەتی پێشمەرگەن ئەم هێزانیش یەک بگرن و بوونە هێزێکی نیشتیمانی بتوانین ئیعاز لە حکوومەت و لە سەرۆکە چکات سەرۆکی هەرێم سەرۆکی هەموو هێزە شەکدارەکانە و ئەگەر پێویستکە بۆ هەر شوێنێک پەرلەمانی کوردستان بڕیار بدا وەزیری پێشمەرگە دەستێوەردان نەبێت لە وەزارەتی پێشمەرگە و لە وەزارەتە و ئیعازی حزبی وەرنەگیرێ. بەڵام ئەمانە هەموو بەداخەوە کە بینیمان هەموو ئەمانە کە ئێمە هەوڵمان بووە تاوەکو لیژنەی کاروباری پێشمەرگە هیچی نەهاتە دی و دوای ئەوەیشە ئەم هێزانە لە ڕاستیە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە ئەمە هێزی حزبیەوە ئەم هێزانە مەترسی ڕزگار دێمە سەرەوەی کە مەترسی و لێکەوتەکانی ئەو هێزانەی دەرەوەی وەزارەتی پێشمەرگە چیە لەسەر دۆخی ناوخۆ بە تایبەتی لە ململانی نێوان لایەنە سیاسەکان. بەڵام پێشەوە ینی پێم خۆشە تاکو ئەم ساتێک کە من و تۆ گفتوگۆ دەکەین لەسەر ئەم تەوەرەیە سەرباری ئەو نیەتە باشە ئەو هەڵە باشەی حکوومەت و لایەنەکان لە قۆناغێک لە قۆناغەکان کە لە کابینی نوێم هەیان بوو توانویان چەند لیوە لەم لیوانە بخەنە سەر وەزارەتی پێشمەرگە. خۆی ئەگەر هەڵ نەبن تقریبەن هەشدە لیوایەک تاو کاتە پێکێنرا کە بچنە سەر هەیکەلی وەزارەتی پێشمەرگە. باشە ئەمەیشە جاران وانە بوو مەسەلا ئەم دوو هێزێ باڵێن فەوجێک لە یا باڵێن لیوایەک بەڵێ ئەفو لیوایەک لە هێزەکانی هەفتا لیوایەک لە هێزەکانی هەشتا ئەمە تێکەڵە کران ئەچۆ سەر هەیکەلی وەزارەتی پێشمەرگە. لێ بە ڕێکەوتن ئامر لیواکە بەڵێ لەمە دوو لیوایە ڕوونە لێرە چیانە کرد ئەم دوو لیوایەکی یەکێک فەرماندەی لیواکان پارتی بوو یەکێکی لیواکانی تر یەکێتی بوو جێگرەکەی ئەو جێگری پارتەکە یەکێتی بوو جێگری یەکێتەکە پارتی بوو ینی بۆیە وەکو چۆنەڵێ تێکەڵەیەکیان دروست کرد. بەڵام ئیستا ئەو تێکەڵەیەش نەماوە لەسەر لیواکە خۆی ئەچێتە سەر وەزارەتی پێشمەرگە بەبێ هیچ گۆڕانکاریەک ئەوەی کە ئێمە لەم دوای ئاگدار بوو. کامیان باشتر بوو کاک ڕزگار بۆ منە ئەوەی کە وەکو لیوای هاوبەش مامەڵی لەگەڵدا دەکرا کە دەچوە سەر وەزارەتی پێشمەرگە کە بۆ نمونە فەرماندەکەی یەکێتی بێت و جێگرەکەی پارتی بێ بە پێچانوویشەوە ئەمە ڕاستە. کامیان لە بەرژەوەندی ئەم هێزەدایە خۆی لە ڕاستیا لە بەرژەوەندی و هێزە ئەو تێکەڵبوو نەبوو تا ڕادەیەک ینی باشترە. بەڵام ئەم هێزە ئەگەر بەم شێوەیە تەنها ناوەکەیە گۆڕێت باشە لەبەرەوە لە هێزەکانی هەفتاوە مەسەلا لیوایە کە چێتە سەر وەزارەتی پێشمەرگە هەر بەو شێوەیە ئەچێ کە ئەم لیوا دەستکاری ناکرێت تەنها ناوەکەیە گۆڕێ ناوەکەی کاتی خۆی ئەم لیوایە لەسەر هێزەکانی هەفتا بۆ بەڵامیسا چێتە سەر هەیکەلی ناونیشانەوەیکی دیکە هیچی تر لەبەرەوەی خۆیشیان ئەمە داواکاریان بوو کاتی خۆی چکە ئێمە وەکو لیژنەی کاروباری پێشمەرگە کە کۆبوونەوەمانەکە لەگەڵ هێزەکانی هەفتا و هەشتا من جارێک پرسیارم کرد لە بەڕێز فەرماندەی هێزەکانی هەفتا وتم ئێوە ئەتانەوێ بچنە سەر وەزارەتی پێشمەرگە وتی ئێمە ئەمانەوێ بەڵام بەم نەوعا نا
کە بەو تێکەڵبوونەیە بەمانوەیە هەر بەم شێوەیە بچینە سەر وەزارەتی پێشمەرگە بەڵام بە هیچ شێوەیەک مەسەلا تێکەڵبوون نەبێت و هیچ گۆڕانکاریێک لە ئێمە دروست نەبێت تەنها ناوەکە بگۆڕێت لە هێزەکانی هەفتاوە بۆ وەزارەتی پێشمەرگە. ئەمە خزمەت بە پرۆسەی یەکگرتنەوەی فعلی هێزانە دەکات؟ ئەمە خزمەت ناکە بە یەکگرتنەوەی هێزەکان تا ینی باش ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە ئەوان طبعاً ئەمە بۆ هاوپەیمانانە لەبەرەوەی هاوپەیمانان تعامل لەگەڵ هێزێکەکەن کە هێزێکی نیزامی بێ لەسەر وەزارەتی پێشمەرگە ئەوان تعامل لەگەڵ هێزێک ناکەن کە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بێ هێزی حزبی بێ هێزی ئەشخاص بێ هاوپەیمانان ئەمەیان بە ئێمە وتوتیانە ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین هیچ هاوکاریەک کە پێویستە بۆ هێزەکان بکرێ بۆ هێزانە بیکەیت. کاک ڕزگارەوە تەشی لەسەر بازەی بۆ نمونە لە ڕووی سیستمەوە کە لەکەیەکی هەفتا هەیە هەمان تەشکیلەیەکە لە وەزارەتی پێشمەرگە لیوایەکەیەتی یا جیاوازە بۆ نمونە بۆچی گرنگە لیوایەکێکەکەی هەفتا یان هەشتا بچێتە ژێر وەزارەتی پێشمەرگە کەواتە ئەگەر بە هەمان تەشکیلە و هەمان شێوە بێت تەنها ناونیشانەکەی بگۆڕێت یعنی ئەمە پرسیارەکەیە. بەڵێ من پرسیارێکی جوانە ئەزانی کاک ئەرسەلان خۆی دەڕاستیە نەخێر وەکو چۆن بڵێ کە عینی تەشکیلە لە وەزارەتی پێشمەرگە هەیە لە ناو هێزەکانی هەفتا و هەشتا بێت وانە ئەو هاوکاریانەی کە هاوپەیمانان دابینیەکەن بۆ وەزارەتی پێشمەرگە وەکو پێشتر ئیشارەتم پێدا ئەم هاوکاریانە هاوکاری هاوپەیمانان بۆ ئێستا کە مەفهومی شەڕ گۆڕاوە ینی ئەو پێشکەوتنی کەیسە ناو هێزەکانە هەیە لە چەکە هەیە لە تەمرینکردنا هەیە ئەمە هەموو لە ناو وەزارەتی پێشمەرگە بەڵام هێزەکانی هەفتا بەو شێوەیە نییە هەتا شێوازی ئەرک و ئەوانیش لە ناو هێزەکانی هەفتا و هەشتا نییە ئەمە وەکەوە نییە بەڵام پرسیارەکە جەناب ئەوە بوو ئایا ینی هەمان ئەو تەشکیلەی کە بۆ نمونە لە ڕووی سیستمەوە هەیە کەواتە ئێمە لیبایەک لە یەکێکی هەفتە یا خودشتا دەچێتە سەر وەزارەتی پێشمەرگە ئەگەر مەبەست لێی تەنها گۆڕی ناونیشان بێ چیمان بەچی کرد؟ ئەوە هیچ ناک ینی وەکووتمان تەنها گۆڕی ناونیشانە ئەمە خزمەتێکی ئەو تۆ ناکاتە با بڵێن هێزەکانی پێشمەرگە لەبەرەوە ئێمە هەوڵمانەدا زیاتر ینی ئەم هێزانە بچنە پێش بۆی هەتا ئەو تێکەڵبوونش کە هەیە وردە و دەوا بکرێ ئەوەش نەمێنێت ینی ئەو ئیتیفاقی کە هەیە مەسەلە 50/50 کە هێزەکان وەکو جەنابیشی ئیشارەتی پێدا جێگرەکە لەلایەنێکی تر بێ و ئامرەکە لەلایەنێکی تر بێ ئەمەش نەمێنێ وردە و دەم هێزە بێتە هێزێکی نیشتیمانی و هێزێک بێ کە ئیعاز تەنها لە سەر و خۆی وەرگێ کە بە سیستەمی عسکەری نەکو ئیعازە جهتێک وەرگێ لە ئەشخاصێک وەریگرێ بەڵام ئەمەی کە ئێستا هەیە خزمەتێکی ئەو تۆ ناکاتە هێزەکانی پێشمەرگە ئەگەر بە پێوەرەکانی چاکسازی ئەم هێزانە بخێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە کەواتە صرف دەتوانین بڵین ئەم خزمەتە بە پرۆسە یەکگرتنەوە دەکات کە ئەم هێزانە بە فعلی بە تەواوەتی تێکەڵ بکرێ و یەک ئەمر و یەک شێوازی نظامی عسکەری پێڕۆ بکرێت بە دڵنیاییەوە یعنی جەنابی شاردا چاکسازی یاسایەک دەرچووە کە چاکسازی لە هەموو سێکتەرەکانە بکرێ لە هەموو وەزارەت و لە هەموو کوردستانە ئەگەر ئێمە بین ئەو یاسای چاکسازیە بۆ هەموو وەزارەتەکان وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆ هەموو سێکتەرەکان وەکو خۆی جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە ئەوەی کە چکە یاسای چاکسازی بەڕاستی یاسایەکە بۆ خزمەتکردنە بەڵام خۆی لە ڕاستیە هینەکە لەوەیە کە جێبەجێ بکرێ دەیوەتایی ساتە وەکو پێویست نەچۆتە پێش ئەنا بۆ هێزەکانی پێشمەرگە یاسای چاکسازی وەکو خۆی جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە ئەو خزمەتێکی گەورەیە هێزەکان ڕێگە خاتەوە هێزەکان لە دەستی حزب و ئەشخاصی حزبی دوورە خاتەوە ئەبێتە هێزێکی نیشتیمانی بەڵام کێشەکەمانەوەیە ئەم یاسایە جێبەجێ نەکراوە ئێمە گرفتەکەمان ئەوە کاک ڕزگار پێم وابوو وەرەخەیەکی 35 خاڵی هەبوو هەر بە تایبەت بە ناوی یاسای چاکسازی لەو 35 خاڵە ینی لێتەوە دیارە یان بۆ نمونە زانیاری تەیە کە چەندی لێ جێبەجێکرا بێ وەکو یاساکە یاخود ئەوەی کراوە شتێکی کەم بوو تەنها وەکو ناونیشان
شتێکی کەم بووە ڕەنگە هەندێک هەوڵدراوە ینی ئەو هەموو ئەفسەرێکە لەسەر وەزارەتی پێشمەرگە هەیە ینی لەم دوایە بەپێ یاسای 37 و 38 کۆمەڵێ ئەفسەر کە تەمەنیان بڵێن شمولی خانە نیشینیە کرد و ڕوتبەکەیان شمولی خانە نیشینیە کرد ئەمانە خاننشین کران ینی هەندێک کراوە بەڵام وەکو پێویست نییە بەڵێ ینی ئەگەر یاسای چاکسازی وەکو خۆی جێبەجێ بکرایە بە دڵنیاییەوە ینی ئێستا ئێمە ئەم هێزانەمان بە شێوەیەکی ترەبینی بۆ تاواکردنی ئەم پرۆسەیە بۆ ئەوی ئەم پرۆسەیە شوێنی تایبەتی خۆی بگرێت پێویستە چی هەنگاوێکی دیکە بگیرێتە بەر پێدوانیە بۆ نمونە ئیرادەی سیاسی نێوانی کەتی و پارتی ئەم بابەتێک لای دەکاتەوە بە دڵنیاییەوە ئێمە کاگەر سەلان کاتی خۆشی ئەوەمان وتووە هەتا بەڕێز وەزیری پێشمەرگەیش لە وەڵامە کە ئێمە هەندێک پرسیارمان ئاراسەی کرد لە کۆبوونەوە لەگەڵ لیژنەی کاروباری پێشمەرگە ئەوەی بە ئێمە دوتی ئەم داواکاریانی کە ئێوە ئیکەن لە ئێمە بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ کۆمەڵێ شت کە ئێمە بە خاڵ حازرمان کردو پێشەوەی بچینە کۆبوونەوە ئەوانەمان لەگەڵ وەزیری پێشمەرگەوە ئاراستەی ستافی وەزارەتی پێشمەرگەمان کرد کەەوە پێویستە ئەمانە جێبەجێ بکرێت وتی ئەوەی کە ئێوە داوایەکەن ئەمە تەنها یەکێتی و پارتی خۆیان نەتوان لەسەر ئاسی باڵا بڕیار بدەن ئەمانە جێبەجێ بکرێت لەبەرەوەی ئەوە نە بە ئێوە نە بە ئێمە ئەمە چارەسەر ناکرێت لێرە بۆیە ئەوە بەڵێ بە دڵنیاییەوە پرسیارەی جەناب ئەوە بوو بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە پێویستی بە بڕیارێکی سیاسی بێرانەیە کە بتوانن ئەم هێزانە بکەنە هێزێکی نیشتیمانی و هێزی تر لە دەرەوەی ئەم هێزە نەمێنێ بەڵام ئێمە تا ئێستا ئەومان نەبینیەوە تا ئێستا بینیوانە هێزی تر تەشکیل کراوە و هەندێ هێز بە ناوی تر تەشکیل کراوە ئەمەشە ڕاستە کارێکی باش نیە و خزمەت بە پرۆسی سیاسی ناکە و خزمەت ینی ئەمە پێچەوانەی یاسای چاکسازیە بەداخەوە ینی هێزە یاسای چاکسازی بۆ ئەوەیە کە هێزەکان یەک بخرێنەوە و هیچ هێزێک نمێنێت لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بەڵام ئەوەی کە ئێستای بینین پێچەوانەکەی بین گەڕانەوەی وەزیری پێشمەرگە بۆ سەرکارەکەی دەتوانێت هەنگاوێکی باش بێ بۆ خێراکردنی هەنگاوەکانی ئەم پرۆسەیە کاک ڕزگار بە دڵنیاییەوە ینی ئەو فترێ وەکو پێشتر باسم کرد باش وەزیری پێشمەرگە لێوێ نەبوو زۆر خراپ بوو وەزی ناوەزارت بەڵام ئێستا بە گەڕانەوەی وەزیری پێشمەرگە بە دڵنیاویچکا وەزیری پێشمەرگەش خۆی پیاوێکی ماندوو بووە لە سەرەتەکان و پێشمەرگە بووەوە خەمێتی و دیار و لە کۆبوونەوەکانی شاکە ئەویش هەر خەمی بوو کە بتوانێت بە پێی توانە هەوڵ بدەن کە ئەم هێزانە بێتە هێزێکی هێزێکە لەسەر وەزارەتی پێشمەرگە بێ و بتوانێت خزمەتی هەرێمی کوردستان بکات ئەو ماوەی کە دیاری کراوە بۆ یەکخستنەوەی ئەم دوو هێزە کە ساڵی 2025ەکە هاوپەیمانان ئەم مدەیان داناوەکوی کە من زانیاری وەرگرتی بێت پێ دوایە تا ساڵی ڕابردوو ئەم پرۆسەیە دەچێتە شوێن و پێگەی خۆی یا خۆت دەبێت کاتی زیاتری پێ بدرێت هاوپەیمانان چەند جارێک ئەم با بڵێنم ئاگادارکردنەوەیان کردووە وتیانە مەسەلە لەم ساڵە یا لە مانگی نوە یا لە مانگی ئەوە ئەگەر ئێوە یەک نەگرنەوە ئێمە ئەکشێنەوە ئێمە هاوکارەکانمان ئەبڕین لای جەنابیش ڕوونە تەقریبەن بۆ مانگانەی موچەی هێزەکانی پێشمەرگە 20 میلیۆن دلار دابین کراوە کە هاوپەیمانان دابینیان کردووە هاوپەیمانان چەند جارێک ئەم با بڵێن ئەم ئاگادارکردنیان کردووە بەڵام دوایی ئایا لایەنە سیاسەکان بۆ قەنەعەتیان پێیان کردووە کە سەبریان لێ بگرن بەو شێوەیە ماوەتەوە بەڵام ئایا لە ساڵی ئایندا هێزەکان هێزەکانی هاوپەیمانان بە دیاریکراوی ئەمریکا قسەکەی خۆی ئەباتە سەریتر هاوکاریەکان بەردەوام نابێت لەسەر هاوکاریەکان ئەویان شتێکی تر چونکە پێشتر ئێمە کە ئاگەمان لێبوو چەند جارێک ئەم هۆشداریدا کەوا ئەگەر بەو شێوەیە ئێوە هێزەکان ڕێک نەخەنەوە و نەیکەنە هێزێکی نیشتیمانی ئێمە ئیتر ناتوانین لەمە زیاتر هاوکاری چەند بانگی ڕابردوو هەر بۆ تاواکردنی وەڵامەکانی بەڕێزت یعنی بۆ منە هاوپەیمانان باسی ئەوان کردووە کە لە ساڵ 25 هاوکارەکانیان بۆ هێزی پێشمەرگە کەم کردوتەوە ئەم زانیاریەکی دقیقە یا خۆدا هاوکاریەکان هەرکو پێشوو بەردەوام و هیچ کێشەیەکی نییە هەتا ئێستا نەمبینیە یعنیەوە تا ڕوون لای جەنابیشی سە موچەی هێزەکانی پێشمەرگە دوانەکەوتەوەکو موچەی
فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوان موچەکانیان هەر پێ ئەدرێت لە بەرۆی لایەن هاوپەیمانانەوە دابینەکرێت موچیان دوانەکەوتووە و سەبارەت بە هاوکاری لۆجستی و ئەو هاوکاریانەی کە هاوپەیمانان دابیان کردووە هەر بەردەوامە ئەومان نەبیستووە بڵێن کە 125 هاوکاریەکانیان کەم کردوێتەوە خۆی هەموو هاوکاریەکیش کە هاوکاری هێزەکانی پێشمەرگە کرێ یەکەم جار ئەبێ عێراق ڕازی بێت دوایی کە عێراق ڕازی بوو ئەو کاتەکاوان سیستەمەکەیان وایە مشکردنەکەیان وایە لەبەرەوە ئێمە کە پرسیارمان ئاراستەیان کردو لە کۆبوونەوە لەگەڵ هاوپەیمانە وتوانە ئێوە پێویستە ئێستا چەکی پێشکەوت و بۆ هێزەکانی پێشمەرگە دابین بکەن ئێوە ئەتوانن ئێستاتە مەفهومی شەر گۆڕاوە ئەوان لە وەڵامە بە ئێمە یاوتووە ئەبێ عێراق ڕازی بێت عێراق ڕازی نەبێ لە ڕاستیە ئێمە ناتوانین ئەم هاوکاریانە مەسەلە زیاد بکەن ئەوەی کە ئێمە داوامان کرد ئەوان بتوانن دابینیکەن ینی ئەمە قسەکەیە بۆیە هەر شتێک بێ لە ڕێگەی وەزارەتی بەرگیری عێراق و حکوومەتی سوودانی وە دابینەکرێت ئەگەرم هێزانە بەم شێوەیە بەردەوام بێت ئەم یەکگرتنەوەیە چۆن دەڵێ خاوی و هێواشی پێوە دیارەت مەترسی و کاریگەریەکانی لەسەر دۆخی سیاسی ئەمنی تەنانەت ئیقلیمی چی دەبێت لە داهاتووە؟ بەڵێ خۆی کاگەرسەران ئەمە لە ڕاستیە ئەنجامێکی باشی نابێ و بینیمانەی سە هێزەکان پەرتاوازن ئەو هێزانیش بەداخەوە کە لەسەر هەیکەلی وەزارەتی پێشمەرگەر ئەوانەیش ئەوە تا دەستێوەردانەکە چۆتە ناو وەزارەتی پێشمەرگەیشەوە و بێژگە ئەم هێزەکانی تکە لە دەرەوەی حزبن ئەو هێزانی تریش کە دروستەکرێن لەبەرەوەی دروستکردنی هێز یا با بڵێن ئەو هێزانی کە لە دەرەوەی سیستەمی وەزارەتی پێشمەرگەن ئەمانە خۆیان مەترسین لەبەرەوەی ئێمە بینیمان ینی هێزی ڤاگنەر لە رووسیا 25,000 چەکداری بوو بەڵام لە ئەخیرا بووە مەترسی بۆ سەر حکوومەتەکەی پۆتین بینیمان کە دوایی لێ هەڵگەڕایەوە حکوومەتەکەی قسە ینی وەکو کۆدەتایە چکە هێزی پێ بوو ئەم هێزە هێزی شەخص بوو بەکاری هێنا بۆ هەندێ جێگە مەسەلەکە ئەم هێزەوا دیار بوو لە شوێنەکانی تریش مەسەلە شەڕی بۆ کرد ئەجەنگا بەڵام لە دواییە لەبەرەوەی ئەم هێزە لە ناو سیستەمی بەرگیری حکوومەتی پۆتینانە بوو بە هەر هینێک بێ لێ هەڵگەڕایەوە و بینیشمان هەتا چەند سەعاتێک حکوومەتەکەی پۆتینی قسە مەترسیەوە بۆیە ئەم هێزانش کە ئێستا لێرە هەیە ئەم هێزانە هێزی ئەشخاصن هێزی حزبین بۆیە ئەم هێزانە مەترسین لە هەرێمی کوردستانە باشترە ئەم هێزانە ڕێک بخرێنەوە بتوانن ئەم مەترسیە ئەم کاریگەری و لێکەوتە خراپانی لە ئەنجامی یەک نەخستنەوەی ئەم هێزانە دروست دەبێت لە داهاتووە وەکو خۆی هەستی پێکراوە لەلایەن بەرپرسانی باڵای ئەم وڵاتەوە بە دڵنیاییەوە کاگەرسەلان خۆ بینین ئەم هێزانە جاری وا هەیە باش هێزی تر بە ناوی تر بە لۆگۆی تر بە ڕەنگی تر ئەچنە هەندێک جێگە کەس نازانێ ئەم هێزە هێزی کوێیە بۆیە ئەم هێزانە بەڵێ مەترسین ئەم هێزانە هیچ خزمەتێک بە پرۆسەی سیاسی ناکەن هیچ خزمەتێک بە ئەمنیەتی هاونیشتیمانیان ناکەن ئەم هێزانە هێزی شەخصن و خۆی چۆن بوێ وا بەکارێنێت بۆیە بەڕاستی کۆکردنەوەی ئەم هێزانە و قستە سەر وەزارەتی پێشمەرگە و لەسەر کاتی وەزارەتی پێشمەرگە ئەمە خزمەتێکی زۆر گەورەیە و ئەتوانین بڵێن کوردستان لە زۆر مەترسی ڕزگارەکە ینی ئێستا ئێمە بینین وەزعی عێراق چۆنە باشە سنوورەکان ئەوەتانێکە ئێمە کاتی خۆی گەڕاوین چۆنە ئەم هێزانەگەر هێزی نیشتیمانی ون ڕاستە ئێمە ڕەنگە هێزەکان بێبەرام بەروێ ئەنی ئێمە نتوانین بەڵام باشترە هێزانە یەک بن بۆەوەی ئیستا ئەبینین گروپەکانی ناو عێراق کە بە ناوی جۆراوجۆر هەن بە درۆن بە چەکی تر هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان ئەو کاتە ئێمە هێزەکان ئەگەر یەک هێز بێت و هەر مەترسێکیش ئەو کاتە ڕووبە ڕەنگە خەڵک لەوە تێبگا کە ئێمە دوژمنێکمان هەیە و چواردەورمان نەیارە بۆیە وامان لێکرد بەڵام ئێمە لە ناو خۆشمانەکە هێزەکانمان یەکنین کەەوە ئەم ناکۆکیانە هەیە ئەمە لە ڕاستە بۆتە مەترسی و خەڵکیشی ڕژبین کردەوە خەڵک ناومێدە لەمە باشە لە غیابی پەرلەماندا کە ئێستا خولەکەی تەواو بووە و جارێک هەڵبژاردننی پەرلەمان نەکراوە تاوکو تەشکیلێنی حکوومەتی هەرێم دەکرێت پەرلەمانمان نابێت کێ دەتوانێت چاودێرێکی باشیان پرۆسەیە بێت کاک ڕزگار
لە ڕاستیە بەداخەوە ینی ئێمە پەرلەمان بەو شێوەیە پەکخرا لەبەرەوەی هەرچۆنێک بێت بوونی پەرلەمان باشتر بوو بۆ ئەوەی کە بتوانێت ئیشی پەرلەمان چیە یاسا دەرکردن و چاودێریکردنە ئێستا ئەوە نەماوە ئێستا ئێمە نە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای ینی ئەو دەستگا نیشتیمانیانەی کە هەیە هەڵوەشاوەتەوە تەنها ئێستا ئەو ڕۆڵە کێی بینێ توانین بڵێن داواکاری گشتی یا بۆ نمونە نازانین ینی مەگەر بڵێن چی ینی ئەو چاودێریە کە چاودێری بارودۆخی هەرێمی کوردستان بکە یا هێزەکان یا هەر شتێکە کەم و کورتی هەیە لە هەرێمی کوردستانە ناتوانانی ئێستاکە هیچ دەستگایەکی مرۆیی نەماوە دەستگا نیشتیمانەکان نەماوە چاودێری بکە و ئەمەیشە لە ڕاستیا لێکەوتەی باشی لێ بەڵام ئەم مانای ئەوە نییە کە پاشەکشە لە پرۆسەکە کرابێت نەخێر بەڵام چی هەنگاوەکان هێواش دەکاتەوە هەنگاوەکان هێواش دەکاتەوە وەکو وتم ینی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەتوانین ئیساتە لایەنە سیاسیەکان کۆ ببنەوە و بتوانن ئەم پرۆسەیە کە هەیە پرۆسی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە چکە یاساکە خۆی هەیە ینیەکە پەرلەمان نییە بەڵام یاساکە هەیە یاسای چاکسازی هەیە و ئەتوانن ئێستاکە لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و زۆر بە ئاسانی ئەمە چارەسەر بکەن ئەگەر نیەتە بێت ئەگەر لەسەر بابەتی یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بە تەواوی ڕێک بکەوین ئەمە ڕێگە خۆشکرد دەبێت بۆ چارەسەرکردنی تەواوی گرفتەکانی دیکەی ناوخۆی هەرێم بە دڵنیایی وەکاگە سەلان دووشت هەیە ئەمە ڕێگری سەرەکیەکەیە خۆی دووشتەیە بەڵێ یەک هێزە یەکیان قەزایە یعنی ئەگەر ئەم دوانە بێلایەنکەی هێزەکان بێلایەن بن مەبەستمەوە نیە بێلایەن ینی ڕوونە وەکو سیستەمی بچێتە ناو سیستەمی بە سیستەم مەسەلا کارەکانی بکە و قەزاش بە هەمان شێوە دادوەرەکان دەستکراوە بن ئەمە خاڵێکی ئەمە دوو خاڵی زۆر مهمە کە جێبەجێ بکرێت و ئەمەش ئەتوانن ئەم حزبانە خۆیان ڕێ بکەون و دەستی دادگاکان کراوە بکەن هێزەکان بێلایەنکەن بە دڵنیاییەوە دوای ئەوە هەموو شتێک خۆی چارەسەرێک وەک دوایین پرسیالەیەک خولێک وەڵامەکەم دەوێت ئەگەر بەئەرگ نەبێت لە سەدا چەندی ئەم پرۆسەیەمان تەواو کردووە یا خۆت بە شێوەیەکی دیکە پرۆسەکەمان بڕیوە لە بابەت یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە ئەگەر بە ڕێژە پێم بڵیت ڕێژەیەکی دڵخۆشکەرە؟ نا دڵخۆشکەر نییە بڕۆکو باسم کرد ئەو ڕێژەیە کە ئیسە هەیە زۆر کەمە کەمترین بڵێن بە پێی یاسای چاکسازیەکە کەمترین کار کراوە بۆ ئەوەی کە ئێمە دڵخۆش بین بۆی کە هێزەکانی پێشمەرگە بنە هێزێکی نیشتیمانی بڕۆی ئەوەی کە باسم کرد کۆمەڵی شت کراوە بەڵام ئەوەی شتی باشن بەڵام ناکاتە ئەوەی کە ئەم هێزە بێلایەن کرێ ئەم هێزە مەسەلە بچێتە سەر هەیکەلەی وەزارەتی پێشمەرگە بێتە هێزێک کە بە سیستەم کار بکە بۆیە یعنی بەو شێوەیە نییە کە ئێمە دڵمان پێخۆش بێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕزگار محەممەد نەگڕەیی بڕیاردەری لیژنەی پێشمەرگە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە و دووبارە بەخێر بیت. سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەو کاتی بە ئێمەتان بەخشی دووبارە بەخێر بیت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەێکی دیکە بەرنامێکی دیکە هەر شاد و بەختەوە بێت.